خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین ئەچینە لای تەوەرێکمان هەمیشاڵن لەوەی کە هونەرمەندانی ئێمە لە کارە جوان ناوازەکان هەمیشە بەردەوامن و لە ئێستادا گرنگێکی زۆر با هونەر و میوزیکی سەرشەقام ئەدرێت هەر بۆیە لە ئێستادا هونەرمەندانی زاخۆ گرنگێکی باش بەم هونەرە ئەدەن لەسەر شەقام و هەروەها هەوڵ دەدەن کارە میوزیکی و نواندنەکان لەسەر شەقامەکان ئەنجام بدەن هەر بۆیە مەمانەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم هونەری ئێستا وەربگرنەوەی کێسە لە زاخۆ زۆر گرنگی پێدرێت بە میوانداری زۆر بەڕست کاک حسێن پیرۆ کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە زاخۆوە لەگەڵمانە ئەبێت کاک حسێن ئێوارە باش حالێتە چاوایە؟ ئێوارە باش کاک حسێن گەلێک سپاس مەمنونم خۆشحاڵم سپاس بۆ کەناڵێەوە و بەرنامەیەوەی تایبەت بە هونەری گەلێکی سپاس بێژە هەوا سەبارەت بە میوزیکژەنانی زاخۆ بەکارە هونەریەکانی سەرشەقام کە ئێستادا گرنگێکی زۆری پێ ئەدرێت بەس دووبارە بوو دەنگە کەم دێتە من بەڵێ ئەگەر زانیاری زیاترمان بیتێ لەسەروی کە ئێستا هونەرمەندان لە زاخۆ گرنگێکی زۆر با هونەری سەرشەقام دەدرێت گەلێک سپاس ئەسبەک حسێن بەرپرسێ گروپی ڕۆژێستران و موزیکی لە ڕێبەبەریا ڕەوشنبیری هونەری ئیدارە سەربەخۆیە زاخۆ ئەف گروپی مای ڕۆژ بوو مای 2 ساڵۆنی بۆ 3 ساڵە من ئەرکێ بەرپرسایەتی هاویتی پێ هەلگرتی ددەمێکی دەک و ئەم بە هەمی کارین هونەری ویستەڤال هەبن گروپی me bi şêwazekî gelek rêk û pêk bi kiç û kurên bajêrî beşdarî vîstevalên hunerî dibin ew ên zaxudê ne encam din. Belê piştî avadaniya zaxu dirizbî û zaxu jî bajarekî gelekî ciwan e siruştekî gelek ciwanê heye ew rîbarê nav gerekên zaxu de diçin di ên kornîşekî gelek ciwan li wêrê diriz bûye nêzîkî piradelal me wekû hevalên grupê roj bi fersat dît em li van cihên giştiyên geştiyarî موزیکا سرجاده دست پێ بکەن و di nav xelkê de موزیکê bijenin bibite keltûrekî ciwan di nav bajêrê me de. بەڵێ دەستان خۆش بێت کاک حسێن لە نوێترین کارتانە لە ڕۆژانی جەژنە ئێوە بۆ پێشوازی لە گەشتیاران گروپی ڕۆژ لایڤ میوزیک و کۆنسێرتەکانتان بردە سەر شەقام پێشوازێکی جوانتان لە گەشتیاران کرد ئەو گەشتیارانەی کە سەردانی زاخۆکەن و ڕوویکی زۆر جوانی زاخۆتان شانی گەشتیاراندا ئەگەر باسێکی ئەو 4 ڕۆژی جەژنمان بۆ بکەیت. بەڵێ بۆ ئەوان 4 ڕۆژین جەژنێژی چونکە پلانامەیە هەمی پێشەم بوو ئەنیەکێ و ئەم لە کۆرنیشی پرادەلال ئامادە بن و ئەم موزیکا سەرجادێ پێشکەش بکەن me plana xwe piçekê berfirehtir kir ku di wan 4 ڕۆژên cejnê de çikû geştiyar gelek hatine zaxû seredana zaxû kirin û me wekû hevalên grupê rojêsteran û muzîkê me hindek cihên taybet destnîşan kirin li wêrê me konsertên biçîk ew ên muzîka gerûk bêjinê ewel sercadê me li wêrê dest pê kir ku me şiya xweşhalî ve ku em rûyekê ciwanî hunerî bajêrî nîşa geştiyara bikin ew ê seredana xelkê dikin ew xelk li wêrê amade jî bû ku hez bi aramiyekê bikin hez bi dilxweşiyê bikin ku gencên vî bajêrî ku موزیک و stran pêşwaziya geştiyara dikin. Bi rastî jî em spasiya xelkê dikin, spasiya hemî ragihandinê û kanalê hewayê xweştevî jî dikin ku giringî bi van çalankiyên me yên tîpa roj û muzîka sercadê din. زۆر باشە کاک حسێن بێژە هەوا کاردانەvê xelkî çawaye ji bo vî hunerî ji hewaz şeqama nimayiş kirin. بو یکم جاردما ما دست بکری که وی پلانه ما بشه واضح کم یعنی بجن 10 کس 12 کس 14 کس ما لجهن گشتاری بازار کون لکورنیش پرادلال ام پیک ود چون ملویره و کو یکم جار به وی شوازی موزیک و استران پیشکش کردن براستی یعنی جارن دست بکی بو خلک تشتکی نی بو تشتکی غریب بو بله هیدی دیگل بورینا دمی و بردام بینا حوال ما لسر جادان موزیک بجنن ابروکه وکی همین دولتن جدرفین اروپای لهاتین و موزیک جن گلک با آرامی و دلخوشی لجهه کت راوستد موزیک جنت خلق گلک باشی پشتوانی وان گنجات کن کیفا مجید ایتن دما ام بینن که خلق گرینگی دنه گنج ما بهرمند ما هنرمند ما بله کاک حسێن زاراوەی هاوکارم پەیوەند چۆن بوو؟ باش لێ تێگەشتی؟
خۆی زۆر دڵخۆش بوو کە بۆ زاراوەیە گفتوگۆی لەگەڵا کردی. بۆ خۆم دەرچووی زانکۆ و نەرە جوانەکانم لە سەلاحەدین بزانم تێگەیشتم ئاخەفتنێ من ji badînî çi waya با دنیاتە ne baş و ne axirapa هاوکارم پەیوەند وای زانی لێی تێناگەیت کە بە زاراوەی بادینی گفتوگۆی لەگەڵا کردی. وڵا با دنیاوەژی گەلە تایبەتە و گەلە خۆشە ne axirapa بێژن مەکرین سۆرمانجی ینی سۆرانی بەدین سورمانجی دەستە خۆش بە کاکسن یان کاکسن پێمان بڵێ ئەم پرۆژانەتان لەسەر شەقام کە ئێوە بە تایبەت لە بۆنەکانە بۆن منە لە چوار ڕۆژی جژنا کۆنسرت و لایڤ میوزیکتان لەسەر شەقام هەبوو بۆ گەشتیاران بۆ ڕۆژانی داهاتوو لە ئێستا بەدواوە ئەم پرۆژانە بەردەوامیە بێت؟ مامۆستاگیان ئێمە بۆ مای 1 ساڵ تەواو ینی هەموو ڕۆژی پێشەمبە عینیان جمعان ئێمە بەردەوام ئەویشانە دەکەن بەس ئەوەی چوار ڕۆژی جەژن لە سوشال زۆر دەنگی داوە ئەمە هەموو جار پێشەم بۆ خودت بە جمعەکان بەردامی دەدنێ و لە شوێنی گەشتیاری ئەوەی لە زاخۆ ئێمە زیاتر گرنگی بەوەی دەدەن لە ڕاستیدا کە ئەوەی موزیکی گەڕوک لەوانە زۆربەی وڵاتەکانی تر بۆ ئەوەی دەکەن بووە گەنجەکان بەهرەیان نیشان بدەن یان بوون بەناوبانگ بوونیان ینی بەرنیاز ببن یان بۆ کومکردنەوەکە پارەی بدەن بەلێ بەڕاستی یامە ji ber ku zaxû gelek cihên geştyarî û ciwan hatin duristkirin me peyama me ew e ku em birêka mûzîkê û stranê evan cihên geştyarî bikine di çavên xelkê de xelek bajêrê me bibînitin. Başa. Ji ber hindê jî hemî rojên pêşem bû cum'an berdewam in. İnşallah planêt me dê hemî demo berdewam bin pêşem bû cum'a em dê êvariyan li Kornîşê Piradelal hemî demo çalakiyên vî rengî بۆ گەشتیارە خوا و خەڵکی خۆی باشیری سازکەن. ئەوانەی کە سەردانتانەکەن و گەشتیاران بە تایبەتی تا چەند دڵخۆشن بەم کارەی ئێوە؟ ئەم دبینن ku roj bi rojê hevalên me pêşkevin daxwaziyên xelkê gelek şwana mesela dema kesek ji Hewlêrê tê Silêmaniyê tê me hindek taybet jî destranên Silêmaniyê ji berin Hewlêrê ji berin ji ber ku xelkê Hewlêr û Silêmaniyê gelek seredana zaxwe dikin divan wextên bihên vedanê de taybet em keyfametê demat daxwaz dikin an stranekê bêjin deşme Silêmanî an stranekê taybetê Hewlêrê bidin bi tecê dilxweşiya me rastî û destxweşiyê li hevalê me dikin û daxwaza berdewam bînê wan dikin ku bi vê şêwazî ku werewşeka dî cantirî daye hem bajarê zaxo hem cihên geştiyarî. کاکسێن ئەوەی کە ئێوە کارەکانەکەن گروپێکی دیاریکراوە هونەرمەندان دیاریکراون یان بەپێی هەفتانە گروپەکان یان هونەرمەندان ئەگۆڕێن؟ مامۆستا ئەوەی ئێمە دەکەن ئەوەی ئیدارە سەربەخۆی و بەرەبەری ڕەوشەنبیری بخۆیان چاودێری ئەویشە دەکەن ئێمە فرسەت بە هەموو گەنجێک دەدەن هەموو کەسێک دەدەن کە بێنە سەر شەقا موزیک بژەنن زیاتر بۆ ئەوەیە کە بەهرەمەندەکان گەنجەکان لێرە زیاتر پێش دەکەون زیاتر لەگەڵ خەڵک دەگونجێن ڕوحیەتان لەگەڵ خەڵک تێکەڵ دەبێتن بە موزیک و بەست گۆرانی گوتن هەر کەسێک بێتە سەرجادە گۆرانی بڵێت موزیک بژێنێتن بەس ئەوە ئێمە ئاگادار بکرێن ئێمە نزیکەوە ببینن تعارفێکی یەکتر بناسن بۆ ئێوەی بڵێن بەو شێوازە ئیش بکرێتن بەو شێوازە ڕێز لە خەڵک بگرێتن بەو شێوازە کارەکان ئەنجام بدەن ئێمە دڵخۆشتر دەبن ینی بە ڕێگای کەناڵی ئێوەش داوای لە هەموو خەڵکێک دەکەم تایبەت ئەوەی لە سلێمانی داینە زاخۆ بە ئامری موزیکیان لەگەڵ بێت. زۆر سپاس بۆ تا کە حسێن کە بە هەوایەکی ڕاستەوخۆش زاخۆیت گەلمە بووی زۆر سپاس. گەلە سپاس بووەژی ez gelek xweşhal bim her avedan bi Kurdistan. زۆر سپاس دووبارە سپاس. سپاس بۆ تۆ کاکسێن کە بە شوێکی ڕاستەوخۆ لە شاری زاخۆی خۆشەویست لەگەڵمان بوویت.